جادەڵێ حەوت ساڵە هێنا سێوەخانی لێ مارە کرد، حەوت ساڵانی خزمەت کرد بەڵا سێوەخانی بەدەست نەگرت. خدر قادری گەرماوی ناسراو بە مامۆستا خلەدەرزی لە دەوروبەری ساڵەکانی 1310 هەتاوی لە ئاوایی گەرماوی سەرێ هەڵکەوتوو لە ناوچەی ئالانی شاری سەردەشت لەدایک بووە. لە پاشی حەوت ساڵان سێوەخانی و محەممەدی دڵیان پێکەوە هەبوو، باوکی سێوەخانی پیاوێکی زاڵم بوو، کوتی وەڵام من سێوەخانە نادەمەتوو. جادەڵێ ڕۆژێکی سێوەخانێ بە محەممەدی گوت، ئەوە مەقامی مەحەیەری پێدەڵێن، ئەمنیش کە گوێم لێ بۆ فێری بووم. تا تەمەنی 27 ساڵی لاوایەکەی خۆی ژیاوە، پاشان لاوایی باغی گیرساوەتەوە، دوا بەدوای ئەمە هاتووەتە شاری سەردەشت و ئێستا لەم شارە دەژیت. دەڵێ ڕۆژێکی دەڕۆژاندام سەیە دەگوتە محەممەد وەرە دەستم بگرە لە بابڕۆی لە بۆ مارێ شێخ مەحموودی بابی لەتیفی منشورە لە کوردستانی ژێنە بجێ قۆناغە ژنەلگر و غەریبانە ماڵێ مەسڵەت کردانە ئاتوودا تێکرد باوکێ من بە قەول و بڕی حەوسارانە خزمەتی مارێ بابێ من کندێ بابێ من پیاوێکی زالم و بەدبەختە ئەمن ناداتە تۆ حەمراکەن بەزا ئەچوونە من ئەم هونەرمەندە لێ هاتووەی بواری فۆلکلۆری کوردەواری لە بواری بەیت و حەیران و لاوەکدا دەستێکی باڵای هەیە. مام خدر کەسایەتێکی بەرزی موسیقای کوردیە کە هەم بەیت بێژە، هەم حەیران بێژە، هەم بلوروانە، بلوور و شمشاڵش لێتدا. کەسایەتێکی ناسراوە لە مکریانی گەورە و لە دەوەری منتەقەی سەردەشت هەتا لە پیرانان و لە دەشتی بێتوێن کە دەبێتە پشدەر یا پشدەشت. بەڕاستی لە بەیت بێژیدا خاوەنی ستایل و شێوازێکی زۆر تایبەتە. لە حەیران کوتنێژدا حەیران بێژێکی قەدەرە، پێمانە کەس خۆ لە قەرەیدا لە هەموو ناوچەکانی کوردستان. ئەوە حەمرم تقریبا ئێستا 87 ساڵم. بە حەمری خۆم بۆ شاوی زەماندیم نەگوتووە، بە خەرکی مەڵا نەگوتووە پارەم بداتی. ساڵێکی کەتیرێن دەکرد لەسەری کانی کەشکی پێدەڵێن مەیدان سوغای ماڵی حاجی وسوئی سیسێرێش لە سیسێریان زویر ببوو هات بوو بۆە مایندۆشی پێدەڵێن ئەمەژگە جارجار وەڕووی وێ دەکەوتین هەوا سەربەندەکەی ئەوە بوو. دەرزیامان دەرزیە ئای کچی ئاغای شەختانێ قەد حانتی کایوانیە مەریزم بۆ باڵای تۆ چۆن حیراجی دەردێ مچیەیە. ئەما لە حاجی نێویان لێ ناوم خەلە دەرزی لەنا من نێوم خەدری قادریە و هیچ نێوی کەم. حەیران لە دارێک دەچێ لقێکی بەری ئەمین بگرێتی ئەوی تری بەری تاڵی سێو. ئێستاش چێ جوانتر و خۆشتر دەتوانێ لە حەیران بێژ و دڵسۆز و خۆشەویستی شارەکەی خۆمان مام خدر خلە دەرزی جوانتر بە سۆز و حەیران کۆڕەکەمان بۆ بڕازێنێتەوە. با بفەرمێ مام خدر. بەبێکانی و ئاو نابێ و شوان و شەنگە بێری قەلێ بێگلەی نابێن کیژ نەمارێ بابانە تابوو بە 12 ساڵ و 13 ساڵ بێ قومار و گەوزاندن و فرو فێڵ نابێ. زۆر گەڕاوم هەرچێگە پێم خۆش بۆ جارێکی گوێلێ بۆ لێم وەرگرتوون. خزمێکن هەبوون لە باغی خاڵی خێزانیم بوو، دەنگێکی زۆر عەجیبی هەبوو، هەوایەکەیە ئاشەگوڵی پێدەڵێن. ئەو ئاشەگوڵی لەوەی فێر بوو نەماوە حەلیسۆف شێخان پێدەگوت
ئەلی حکاتی مەموزینان لەوی فێر بووم ئامۆزایەکەم هەبوو ئەوەی هاوێتە ئەوە ئەمە دەنگێکی زۆر عەجیب و خۆشی هەبوو ئەم ناسر ماڵمامان لەوی فێر بووم حەیرانان گەلێکان لەوی فێر بووم زەمبیل فرۆشم لە پیاوێکی بیستوە لە پشت خەڵازێەوە ماڵیان لەوەیە شەوێکی لە بازاری خەڵازێ لە چاخانەیەکیدا بووم ئەویش لەوێ بوو ئەمن خەوم لێکەوت بۆ هەوەستام قەر و گوڵەزەری دێگوتنێنم پێ خۆش بوو هەر هەوەستام دانیشتەمە تالێ بۆ لەوی فێر بوو قەر و گوڵەزەران ئەوجا عەرز دەکەم زەمبیل فرۆشی پیاوێکی لێ هەبوو لە ئالانی لەبەر بێتوشەوەیە دیەکی لێ مەزرێ تقریبا 6 ماڵن هەموو خزمی خۆیان هەموو یەکن ئەوی داگوت وەڵاوە محمودی مینەی شێخەی زەمبیل فرۆشی دەزانی وەڵا شەوێکی چوون بۆ کنین کوتم مام محمود دەڵێن زەمبیل فرۆشی دەزانی دەبێ بۆم بڵێ جاوێزەرەکەی لە نێو چاوانێک لە خست و لاقی لەسەر لاقی جاهاڵی دەدا هەش لەوی فێر بوو پیاوێکی هەبوو یەکی دیکە هەبوو لە بێژوێ بوو ساڵحی حەبولی وەسمانیان پێدەگوت جارێکی لە مازوان بوو لەسەر کانیە سێرکوزەی پێ دەڵێن ڕەنگ بێ 100 نەفەری 150 نەفەری لێ بوو ژن و پیاو ئەوش چەند حەیرانێکانیش لەوی فێر بوو بەڵام بریا خوددایە برکرما بە حاکمێ گوندێ خۆ حەوت ساڵان حکمڕانی بکردا لە گوندێ خۆی ظالمت كدم لدنيا کابراکی لێ بوو مستەفا سێناجانێ پێدەگوت دوکانی چاکیە بوو کوڕێکی زۆر ئینسانیش بوو لە پشتەویەوە چاخانەیەکی لێ چاخانێک کاکە سووریان پێدەگوت دوو کوڕی لەسەر بوون وەک ئەو کوڕەیمە بوون کوتم باچی سەر چاش بەخۆی نەگەچوین پیاوێکی پیری لێ بوو چەند نەفەرێکی لە دەورێ بوو لە وشتیان خاڵە دەبێ لاوکی سێوە خانێن بوو بڵێ ئەویشە کابرای کوتی وەڵا پەکەم کەوتی ئەمە هەر ئەیرێ زمانی هەولێریانی هەبوو پیر بوو ئەگە دەستی پێکردە من دەستم بە گریانی کرێنم پەرۆر بوو ئەگە هاتمە دەرێ لە چاخانێ پیاوێکم گەیشتی کوتی کاکە کوتم کاکە کوتی خەڵکی کوێکم خەڵکی قازانی کوتی دەبێ 8 فەڵاخانن بۆ پەیدا بکەن حەوت باران چای لێ دەنێن چای زەنجیر پاڵەوان قسەن لەگەڵ کردن و بارانی بە 40 تمەنی بۆ بێنین بۆ قوڵتێ کابرایان گوت چەند لێ دەکەی وەڵی بە ملوەوەین دەبێ دەگەڵن بێن بۆ سابڵاغێ تم چەندین دەدەی لێرە 40 تمەنە قسە لەگەڵ تۆ کردووە وتی ئەلێرە 100 تمەنی و دەدەمێ وەڵا باری بە 100 تمەنین لێننا نوێشیان بارکردن هاتیم بۆ سابڵاغێ ئەگە من هاتم و هەتا گەیشتەوە سابڵاغێ شەوێ هەر ڕۆژێ هەر خەریک بووم بۆم زود نەدەبوو وڵا لە ئاخیرەکەیدا دووسێ کەلیمە و خەڵەت بوون لەلا شریکی ئەو حەسەن سیساوەی پەیدا بوو وەڵای ئەو کەلیمەشم لەگەڵ خستن و جاگە دەمگوت خەرچی دەگوت کوڕە محەممەد و سێوە خانیان گرتون و کوشتویان نازانم چی بچی دەستیان بە گریە دەکرد محەممەدیان بە چوار دەستان بڵێن کێوێردن ئایاوە دەستیان گرێدان لە کندری لاکان دەکۆتێکردن و بریانە حەفس و زیندانێ سێلت و بسێدینان لێلێ نەبینم یادا داهۆی سێوە دەبوت بەندەوە ئەرم قەریب لە دنیانە حکاتی مەموزینان دەزانم حکاتی برایمۆکی کە لە ڕەبەتێ بووە ئەوە حکاتە ئەوە 1 سەعاتی خۆ دەگری عرض دەکەم ئەوجار دەکە ناسو ماڵماڵە ئەو ئامۆزام لەوی فێر بووم ئەلێ شەونی وە شەوان لە عەلی سۆفی شێخەی باغی فێر بووم ئایشە گوڵی لەوی فێر بووم ئەدی عرض دەکەم چەند حەیرانیدا خۆش دەیگوت دەروێشی بیارەی بوو دەیگوت حەمەشێتیان پێدەگوت دەیگوت دەهاتەوە دەهاتە ماڵی مەشێ دوو شەوان لەوێ دەبوو دەیگوت
دەفەی لێ دەدات دەیگوت دەگە چوون بۆ بیارەی تێگە چوم شێخی کتوێتی هەمەشێت هاتووی کتمەرە وڵا قوربان هاتووم کتی 8 دانە دەروێشم ئەوە دە زیندانێک کردوون تومە وەرن شتێکم بۆ بڵێن ئەوی ئەمن گوتومە هیچیان نانزانیوە جا ئەتوش ئەگەر خوا بکە ئەوێ بزانی من دەڵێن دەنا ئەتوش دەوێت بچێ جێیوان ئەمە ئەگە ئەتۆ زانیت ئەمان هەمان بە خاتی تۆ بەرەڵدا دەکەم جا دەیگوت حەیران وەرە لە ئەمن بریدارم ناژیمەوە بەوێ برینێ ئەتو نازانی ماڵی شێقادری لیان دەنا بەرەو کوێستاندان کرد بە قریوە هەڵیان دەدا لە مێرگژینە مێرگژینەوە لە باژاریا دنیا بە پیرانی تەریقەت نەما بە غەوس العەزەمی ماڵی لە بەغدایە نەوەڵا بە پێغەمبەری ئاخری زەمانی صلی الله عليه وسلم ئەگە تەوەلود دەبوو لە مەکەی و هیجرەتی دەکردەوە لە بۆ مەدینێ ئەوە لەوی ڕافێ بوو لەوی حەیران وەرە لە سیلەی سەرایێ ئەمن تووشی زەمانێکی بووم چ بکەم ماری جەنایێ ئەگەر پیرەکەی من ناناسن کەمەربەستە پۆڕنشینە هەر بە ئیجازە و تەریقەتی غەوس العەزەمی ماڵی لە بەغدایە دەیگوت ئەمن حەیران وەرە لە هیران و نازەنینان ئەمن سوار دەبووم لە کەڵەتێ داودی و دەفەرمەوە لە چۆمەکەی کاو لە شەمزینان دەگڕەبی هەر کەسانێکی لەمامەی دوو دڵاندا دەکەن شەیتانی و شۆفاریە ڕەبی نێوزی بە نێوزجوان ماسیان بێگەدەنانی حەوی بەحناندا ڕەش دەبوو لە تینان داوە حەیرانان لەی فێر بووم عەلی سۆف شێخە ئەوەی لە دەروێشانم ئەنجا لاوکانی کە زۆر دەزانم ناوچێ دەروێشی عەبدی دەزانم ئەدێ عەرزە دەکەم لاوچێ سێوەخانە دەزانم لاوچێ مانێکی دەزانم لاوچێ جەوەراغای دەزانم جەوەراغای سمکۆ بەداخەوە دەنگەکەم نەماوە وەک جاران نیم جاران دەنگم خۆش بوو بەڵا ئەوە 3 ساڵە چاو لێ جێم ڕاخستووە ئەوە 3 ساڵە لەو جێیدا ئەوە چیشگار دەکا کوڕە لاوەکە من تەیرۆکم تەوراکە خودێمە شەمامەم و شەمامەی وەرگێمە سپێ 3 شاقەل بە تۆڕا بێ سەرچۆمە خاپورە کەڵوێمە سورە خوڵنگێ گەردن گۆزەڵە سەعەند و سۆڵاوانم پۆڕێ کلکی وەزنێمە سورە گڵێ گەلێ گادەرانم ڕەشەری حانێ زار قاپێ دەنازی کاو لە ئورمێمە سۆنێ سەر کەس کێ بە حرێز جگەنێمە ئەو ساڵەکە 7 ساڵە لەسەر پیرۆت و سووری مەرگێمە خوا دەزانی ئەمنی سەرشینێ قەلەندەرێ ملبەچوونێ بابان وێرانێ دەواوا من نازانم قەسمەت و نسیبی کێمە کورگا دەکا چیژە سەربری بەبی لە خودای بووە ئەمن کولان کلدانی بمالەوە کلدانی دەر شەوری دەری شوغلی بەرێ دەرزیلێکی زێڕبام لەوانی نێوە سەرێ سنجاخێکی سەر بە خۆی ساز بوومایە هەموو ڕۆژە دەگەڕی لە دیلانێدا بترازا مام و شەقە مێنابە لە گۆی دەکەم بەرێ لۆ لەمین لۆ لەمین لۆ لەمین وای داهۆی بابە زالمت کردم لە دنیا بانمی مهاوایە وەر بە سەلامەتی ئەو جەماعەتێک لەنگم ناجەڕیتەوە پیر بووم پیریش بووم و ئەدێ لێکدانەوە و هەڵسەنگاندنی دەستکەوتە ئەدەبی و زمانی و هونەرەکانی خەلە دەرزی کارێکی چەتون و دژوار نییە چونکی نییە لەباری ئەو بەرهەمانەوی لەباری تێکست و دەقەوە وەچ لەباری هەوا و دەنگەوە هیندە شاز و تاق و تایبەت و دەگمەنن کە لە ئەساسدا دەگەڵ کاری هیچ کام لە بیت بێژەکانی دیکار بۆ پێگرتنیش نابن تێکست وە خوێندنەکانی جوان وازەحن
لە هندێک بیت بێژدا زۆر جوان لە تێکستەکانی یا لە شێعرەکانی لە بابەتەکان تێناگەی بەڵام لە لای ئەو زیاد لە ڕسایی دەنگی لە بابەتی ئەدەبیاتێکیشەوە لە باتی تێکستەکەشەوە زۆر بەباشی و بە ڕێکپێکی چڕێوێتی و سەبتی کردووە. ئەوەی کە ئەو تایبەتی داوە بە کارەکانی خلەدەرزی لە ڕووی دەخ و تێکستەوە دەگەڕێتەوە سەر هەڵکەوتەی جوغرافیایی و ئەو شوێنەی کە خلەدەرزی تێدا ژیاوە چون لە ناوچەیەکی سنووراوی لەدایک بووە لە گەرماوان شارەزای موسیقای مەڵبەندی هەموو مکریاون و واتە ئەو دیوی لای گەرمێنێژ وەکو بڵێن پشدەر و مەرگە و بیتوێن و ئاکۆی ئەوانەش بووە. یعنی ئەمە چ لە دیوی سوسنایەتی چ لە بەری ئالانی بێزگە لە محمود گەناوی و خلەدەرزی هیچ دەخ و تێکستێکمان بەدەستەوە نیە لە بەیت و بەندەکان و ئەوە ژوای کردووە ینی ئەو کەمبوون و دەگمەنبوونە وای کردووە کە بایەخی کارەکانی خلەدەرزی لە باری زمانیەوە چەند قات ببێ. لە تاحقیقێککە من لەسەر بەیت و باوی ناوچەی مکریان و مکریان زمانەکانی ئەو دەوەرە کارم کردووە لە 8 کەسایەتی کێشیان مامۆستا خلەدەرزیە کارەکان نووسیوەتەوە و نۆتەکانی زۆر بە شێوەیەکی ئۆترۆموزیکلۆش و بە شێوەیەکی کاملەن ئاوەنیویسی هەم تێکستەکەی هەم نۆتەکەی نووسیوەتەوە کە لە کتێبێکدا چاپ بوو و دیسانیش کتێبێکی دیکەمان بەدەستەوەی ئەوە بەتەمای ئینشەڵا لەو فاصلەی چەند مانگەدا ئینشەڵا بکەوێتە بەردەستی عەلاقەمەندان. دەتوانم بڵێم لە فۆرمەکاندا وەکو فۆرمی بیت زۆر سەرکەوتوو بووە لە زمانی خۆیدا دەتوانم بڵێم لە زۆربەی کەسایەتەکانی دیکەش بەرچاوترە وەکو بیتی شەونی و شەوەکە خوێندوویەتی فۆق العادە تەنین و جێ دەنگێکی زۆر تایبەتی هەیە. سەلیمی عاجاقا دەگوی خلمینە فرمەشک و ڕوانگانم بۆ دامەبارێنن خۆ من زیاتریم لە حاکمە سۆران و بادینا دەگەر حکمە خۆی دەجەڕا لە قەسرە جەمیلانێ لایلا نەمامگەن لە بەبێ دێوارێ توخوا من ئەگەمەدەم قەدمە من مەڵێن دنەنگا قەبرێکی بۆ من لێبدەن لەسەر زیارەتێ مام سۆفی بە قلنگ و بێڵان لاگوم گەلێکی بیرازە تەنگە ئەنجا جوابێکی بۆ بدەنە لەفکە شۆڕی دەوان خەینانی سرێشمەیان دێشینێکم بۆ بگەڕن هەر بە ئاواز و بە ئاواز و دەنگام عاشقەتیم نەکردووە من وەڵان حەیران هەمووی ئەمن ئەوەی کە بۆ خۆم دام نابێت جودایە بەڵا ئەوەی کە خەڵک گوتوێتی هەمووی حەیران عاشقەتیە. حەیران فۆرمێکە چ لە ناوچەی مکریان چ لە منتەقەی گەرمیان زۆرتر لە بەیاددایە لە بێسا پێژەی بەیاددا خوێندراوە جایدی لە تۆنی پێنجم ڕ دەست پێ دەکات و فرود دەکات دێتە خوارێ. بەڵام لە هندێک جێگا ئەوانی دیشمانەیە مەسەن وەکو بەیاتی کورد بێسلاوەکو بەندی بەهارە کە بەیاتی کووردە وەکو زۆربەی ئەو بابەتانەی کە لە بیت و باوەکاندا هەیە زۆر بەباشی دەنێ و مقامەکاندا هەیە و ئەو مقامانەی کە تقریبەن دوور لە ماژۆر و لە مینۆر ئەوانەی کە تقریبەن زۆرتر بۆنی فۆلکیان پێوە دیە کە بە شمشاڵ دەژەندرێ بە نایە دەژەندرێ و بیتبێژێکیش دەگەڵ ئەو بابەتە توانیوێتی ئەو شتانە سەبت و زەبت بکە. جا من دڵنیام ئەم فۆرمانە هەموو لە موسیقای بێسلا کوردیدا هەموو جێ پلیان دەبێەوە جێگایەکی زۆر تایبەتیان دەبێت کە هەم بە شێوەی دراسی لێ فێر دەبن هەم بۆ جۆچکەش تو ئەم بێنە بیتێکی وەکو پاییزە بێنە بە ئۆرکسترا ئیجرا بکە ئۆرکسترایە کە فول هارمۆنی بێ. من دڵنیام کەسێک گەپسێدە و بابەتەوە شاکاری لێ ساز دەکات. لە باری دەنگیشەوە هەرکەس ژوێی لە ئازیزە و لە شەو نیوە شەو و لە ئایشێگوڵ و لە لەیلی و مەجنونی بێ و لە خۆی نەگۆڕێ دەزانێت کە وەک دەڵێن ئەو دەنگە لەو دەنگانەیە کە لەنگەر بە تەیران دەبەستێ. مام خدر
زۆر تایبەتە ینی بابەتەکانی کە دێڵێ هەموو هەواکانی زۆر ڕەسەنن بەهۆی ئەوەی کە قۆرگێکی زۆر تایبەتی هەیە لە ئەداکردنی بیتەکان بەندەکان حەیرانەکان گەروی ینی لاوانینەوە کوسۆزێکی تێدایە کە کەمتر بیتبێژ و حەیرانبێژ دەتوانین ئەو کاری بکەن دەتۆ چاو لە ئازیزەکەی دەکەی ئەو تەحریرانەی وا لێدا کە دەتوانین ینی هەژماردە دەکرێت زۆر تایبەتە دلێکی منی مار بەدانە بەبرینە ئەگەر یارێ من ناناسن بەلەکی هۆڕی هەلازم تانێ قەسیدە هەڵێنینە لێوی ئەتوەسن دەدانی مروارینە ئەمن دەچوومە گۆلگۆلی دەکا بەکری لێم پۆلێکسپێڵ بەفراندینە بازەکیان سۆنن سەر کەسکەن سە پێسین مراوینە هندێک دەنگ هەیە کە نۆتاسیۆنیش دەکرێت ئەوەندە جەزاب نییە بەڵام ئەم کەسایەتیانە کە کار کراوە کۆکراوەتەوە بە شێوەیەکی زۆر باش دەکرێت نۆت نوویسی بکرێەوە لە بوارەکانی دیکەدا چ بە سوورەتی نووسین چ بە سوورەتی ئیزرا بەکاربێ ئەو عزیزان هەر لە قەدیمەوە هەبووە دەست بەدەست هاتووە لە ژێڵە وەک حەیران دەڵێ کۆن نابێ زۆر عەجیبە ئەلحان هەرچی ئەگە دەیبینم ئەوە دەگوشیدا ئازیزەینی پێی زمانی گە دەنگم دیێ ئێستا دەنگەکەم نایە دەنگم ئەگە دەهات وا نەبوو هەنجەرم فارسیاتم دەگوت بە خودواگە ئەلێنم دەگوت لەوان گردان وەکو لە پەناوان بڵێ ئەو گردی لە ئەو بەری بڵای ئێستا دەنگەکەم ناچیتی هەندێک تەعریریشی هەیە کە دەتوانم بڵم دەبێت بێژەکانی دیکەدا زۆر بەرجۆ ناکەوێ دیارە مەخصوصی خۆیەتی یا دەتوانین بڵێن شێوەی کوتنی مامۆستایە ئاواکانی سڵاکانی زۆر ڕێکوپێک و زۆر بە شێوەیەکی جوان جواستوێتەوە بۆ جیلی ئێمە جگە لە بیت و حەیرانی لاوکبێژێکیشە لاوکانی زۆر تایبەتن لاوکی سێوەخان ئەتۆ گەبێنی سێوەخانی بنووسێەوە دەزانی کە لەباری قالبەوە ئەوە لاوکە نەبەیتە حەقایەتێکە دەیژێڕێتەوە ینی ئەوەی تێدانە نەزم و وەزنە بەڵام ئەوە دەنگە سەحراوێکی خلە دەرزەیە کە وای کردووە ئەتۆ هەر هەست بۆ کەمایسەی هەر نەکەی ینی دەنگەکەی وای لێ کردووە ئەتۆ نەکەستی پێنەکەی بەڵکو ئەو پەڕی چێژیشی لێ وەرگری قلب لمن سفيانك الزدابو هل وقتك دبي شعبي ديتوا ولا سفرك ولا تزينت ولا دريدا شالكي سبزي سوري دسريدا وقتي دشتني وبني اسمر زيان خاتونا هل وقتك الشيخ بيت ولا مقابل دم بغداي دشتوني وكور مريدا انا مريدا لا لا بۆ خۆی جویا لە بیت بێژی یا بێسا هەوا خوێندن گۆرانی خوێندن کەمێکیش بۆ خۆی چون شمشاڵی ژەنیوە و ئەکسەرەن حەیرانەکان و تەیمی خوێندنی ئەو بابەتە فۆلکلۆرانەی دەجۆدا سەپت بووە زۆر بە باشی توانیوێتی یاری پێ بکا و بە شێوەیەکی زۆر باش و زانستی توانیوێتی ئەو شتانە بۆ ئێمەی کورد بە شێوەیەکی باش سەپت بکا و بمێنێتەوە جا ئینشەڵڵا من ئومیدوارم کە جوانەکان بتوانن لەو کەڵە هونەرمەندانە ئیستفادە بکەن لەو بێت بێژانە ئیستفادە بکەن چ لەبارەی میوزیکەوە کە بچن دراسی فێری بن چ لەبارەی تێکستەوە حتمەنیش ڕەنگی دەبێت لە مۆسیقای کوردستان و لە هەموو بابەتەکانی هونەریدا ئەمن سەدایەکم دەگەیشتێ هەمووی نەبرادەرینە گەلە لە من سەداکی گەورە و گرانە هێندێک دەڵێن بابەکەی بامەوە سەدا لە پیرە پازێرەیە
يندك دلن خير بايا بارانا يندك دلن بفر بولرزة آخر زمانا يندك دلن عاجز بعجوزا يندك دلن دجال حبي سفيانا يندك دلن خير وحضرتي موسى هم رجل سركبي تولي هزار ويا كلمة دلتو دخلن بنا شاوانا يندك دلن حضرتي إسرافيلا فودك بنفخي سودا دنيا دبتو تختو مكانا يندك دلن بابا كيبان أو آخر زمان أو آفي ذي أو فريكي من ديشي مام خدر خڵاتی بەڕووی زێڕینی ئەم ساڵ پێشکەش بە مام خدر دەکرێت. لە ساڵی 1390 هەتاوی لەلایەن ناوەندی فەرهەنگی وەژینەوە لە شاری مەریوان لە کۆڕێکی تایبەتدا خەڵاتی بەڕووی زێرین پێشکەش بە مامۆستا خلەدەرزی کرا. خڵاتی 2010 بەڕووی زێڕینی ناوەندی بەژین بە مامۆستا مام خدر خلەدەرزی بەیت و حەیرانبێژی گەورەی کورد. چەندم حەیران و لاو و گوتون هەر هەموو جارێ پڕم کردوونەوە زەفتی چاکم هەبوو ئێستاشم زەفت هەیە بەڵام هەرەگە برادەرێک کاتۆ لێ وەرگرتوم و ڕۆیشتووە چم ئەو جوانی ئێستا ئەوە لەوەی ڕناگرن ئێستا هیچی جێگەون عمری وە نێو کەور بێدەنا زۆر تابیلی ئەوەی نین بۆیە فێر نابن هەری هەوای هەڵپەڕین و جیبەن نەجیبەن و فڵان فیسانیان پێخۆشە لەنا من پێما ئەو گوتنی ئەگەنە من گوتومە هەموو کەسی تێدەگا بەڵام جایی وا هەیەی پێخۆش نییە نابێت ئای قەستەمەیە بەمۆیە سوورەتی حەممە دایمە دڵەکەی منیە پڕێ بوو لەغەیەمە پیاوی بێ دۆسیە زۆرمەی بولیکەمە وەرگەڕێیە ئایە بوزایە نەدێبم شوري زايد وياراي زير بيام بخلامي مصير بوشوان جاري كان من بانجان كردم دو جاران كان بيبي بوسقزي شوية تلفوني لبتك أخذر تمالك تلي مالك تمال اللي مالم تي ودونا فرد بدوداتون سبحانه لا تبير بيدا دبي بشي بوسقزي كونا كتب من كارم بوسقزي شفتي بان نابي والله سبحانه دون فركو حاجة خشيان دقل هاتيان بدقل يمشي والله زاقت شنبوه لو دقل صلاحي بوين بآشنا هۆی ئاشنابوونی من و مام خدری دەگرێتەوە ساڵانی 75 وانا یەکەم جار کە بە خزمەتی پێشتر دەنگیم زۆر بیست بوو زۆر هۆگری دەنگ و شێوازی کوتنەکەی بووم یەکەم جار لە فستیوالێکی بێت و حەیرانی یەکەم فستیوال بوو لە شاری سەقز دانرا لەوێ ڕاستەخۆ بە خزمەتی گەیشتم تقریبا ئەو 23 ساڵەی لەو کاتێوە شانازیوەم هەبووە کە شاگردێتی بکەم و لە خزمەتی دابووم و بە بەردەوام معادل ئێستا هاموشۆ و ئەوەمان پێکەوە هەبوو لەوێ بووین بە ئاشنا وەختێکی ئەگە خوا حەفیزەم خواست 70,000 تومەنیان دامێ ئەوەم ئەوەڵ جار بووە گە پوولی وەربگرم پوڵم وەرنەگرت بوو قەت بەڵام جار لە دوایەگە بانگیان هێشتوم ئاخر چوون بۆ مەریوانی و چوون بۆ سنەی و چوون بۆ هەردە دەکەم ئەوان شاری ئێرەکانە بۆ کانی و سابلاغی و خانی و هەردە دەکەم بانی و ئەوانە زۆر خەڵک لەهار بۆکنم ئەو دەمێگەوە شریتی و شتیوا هەبوون شەوێکی چوین بۆ سێرێ لە بەهارێەوە بوو دەنگ جارێکی دەچین بۆسی سێرێ دەچینە مەیدان چوڵی جاکوێستانێکی زۆر عەجیب و خۆشە هەر نەکرا ئەوێ ڕۆژێکە تەلەفۆنیان لێکرین تو لەکوێ وتمەوە لە ماڵم تی خۆ سازکە بۆ سبحینێ حەزت دەکەم دەڕۆین بۆ نستانی کتم زۆر چاکە وەڵای دی جا من بۆ خۆلەدانی خۆ بۆ هیچ جیان دەرناسم هەر بۆ نیو شاری لەسەردا دەچم بەڵام لە ژەڵا بە ماشێنی نەبێن هاتوومەوە ناتوانم
أمن صداركم دقايش قلق لمن صداري كالنبي دعوة ما بتقطق له لە زۆربەی فێستیواڵەکانی تایبەت بە فۆلکلۆر بەشداری کردووە کە وەک گرنگترینیان دەکرێت ئاماژە بە سێمیناری ئارکیتایپەکانی هند و ئوروپایی بکرێ کە لەلایەن ئاکادمیای باڵای مۆسیقای چایکۆفسکی لە شاری مۆسکۆ بەڕێوەچوو. شۆڕشی محمودی خۆمان دیکوت دەو ساڵاندا چوومە ماڵە محەممەد ڕزای دەرویشی محەممەد ڕزای دەرویشی مەشهور ئەوەی کە ئاهەنگساز و نووسەری دایرەتول معارفی سازە ئێرانیەکان کوتیۆڵاوە دانیشتبووین باسی بەیتبێژان کرا و کوتوویەتی قەدەری ئەولای بەرنامەیەک بۆ لە ڕووسیەی لەسەر ئاوازە کۆنەکان کوتویانە هەر کەسش پێی خۆشە نەفەری بێنێ دەزانن لە وڵاتی خۆیان کەسانێک ماون کە ئەو ئاوازە کۆنانە بڵێنوانە کوتیمیش لە نێو بەیتبێژان خلە دەرزیم لەگەڵ خۆم بردو کابرایەکی لەک سوێندی خوار کوتیەگە چوین لەوێ موزیسیەن هاتوون لە چوارقۆڕنەی دنیاە دەیکوت دەرەندەری ئەو ساڵۆنی خەڵک دانیش بوو ئەگە خلە دەرزی کوتی هەستی لە ساڵۆنێ بڕێ کوتی ساڵۆن سریوەی لێ بڕا دەگەڵ لە کوتنەکەش بووە کوتی بوو بە غۆڵوە و زەنایەک دەیکوت ئەو ساڵۆنە شلەقا چۆن دەبێ بەڕاستی دە دنیای مدرنی ئەوڕۆدا دەنجیشی ئاوا کۆن مابێ هەموو سەریان سوڕما بوو ئەوەی ئەیرێ لەگەڵ منە ساڵی 1383 هەتاوی هێندێک لە هونەرمەندان و چالاکانی مەدەنی شاری سەردەشت کۆڕێکیان لەژێر ناوی ڕێزلێنان لە تەمەنێک خزمەتی مامۆستا خلەدەرزی بەڕێوە برد کە هونەرمەندانێک وەک کەریم کابان، مامۆستا نیاز و ئەنوەر قەرەداغی تێیدا بەشدار بوون. ئەگە عمرم بۆ بە 10 ساڵ 12 ساڵ وتنم گوتووە بە هەموو حەمری خۆم دەنگم دەگەڵ هیچ پیاوێکی وگەڵ هیچ نێکی نەداوە دەوروبەری 50 ساڵی لێگەڵ خێزانیم بووم جارێکی وام قسەیکی وام نەکردووە ئەگە تۆزێک دڵی حاجز ببێ دوێنێ هەر چووم ئەگەر چووم قەبرەکەی جیاو پوشی لێ بوو پوشەکەم ڕنیەوە و ئەم دەورە خاوەن کردەوە و دەمێکی دانیشتم فاتیام گەلێک بۆ خوێن بۆم هەدیەکردن ئەجا دوایە هەڵستاماتمەوە لە دنیادا پێم سەیرێی وایە کار هەر بە قسە چادەبێ بەڵا لە خۆی خەرا دەکا وانە ئاخر هەر بە قسەت بۆ چاک ببێ بۆچی خەرا دەکەی ئەوجا دەبێ ئینسان تەعامولی ببێ دەنگم دەگەڵ کەس لێ نهاتوە لەگەڵ هەموو کە عالەمێ ڕووخۆش و سەرخۆش بووم دەبێ بە چاوی ڕێزەوە چاو لەو کەسایەتیانە بکەین لەو گەنجینە لە بنەهاتوانە و لە هەموو شارەکانی کوردستان بەڕاستی کوچە کۆڵانیان بەنێوکەین پەیکەرایان بۆ دانین شوێنەوار و ئاسارەکانیان لیان بکۆڕینەوە سەپتیان کەین دیارە تازە و بەداخەوە و دەرفەتە ڕۆی ینی وەختیەوەی نەما بڵین زەفتیان کەین و سەپتیان کەین بەلانی کەمەوانی کە زەفت کراونەوەنە سەپت بکرێن و بنووسرێنەوە و لەو گەنجینە زمانیانە ئیسفادە بکرێ بیت بێژە جوانەکان زۆری هەوڵیان داوە خۆی لێ هەوێنکەن هەوڵیان داوە زۆر بەباشی سایان کردو نزیک بنەوە هەندێک کەسایەتی هەیە لە جوانەکاندا جوان وەریان گرتووە بەڵام دیسان جێی کارکردنی هەیە جێی نووسینەوەی هەیە تا جێی خانەبەندی هەیە کە ئەو بابەتانە چ لە مامۆستا خلەدەرزی وە چ لە مامۆستاکانی دیکە کە لە بواری بیت وەکو هەمەی بیتان وەکو هەمەی ئاغای هەموو ئەوانەی کە زەمانێک واقعاً بە عیشق و بە خۆلیایەوە خەریکێ و کارەبوون ئەو ڕۆکانە میراسێکە بۆ مەکە بتوانین بیپارێزین و کۆیکەینەوە
بۆنەوەی نوێ جارێک بنۆش دووجار بنۆش سێجار بنۆش مۆر بکەم بەحسینی زەمبیل فرۆش زەمبیل فرۆشم سادە بۆ بە حەسڵی شازادە بوو بە سەر و سوڕادە و جەمال پاک بوو بە قەد و قامەت ڕۆستەمی زاڵ بوو والله یارەزم ئەوەیە دەڵێم خدایە ئیمانم ببێت و بمرم ئەگەر وەختی مردنیم هاتووە ئاخر پیاوێگەر زەلیل نەبێ زەلیلیش هەر ئەمری خوایە بەڵا زەلیلی زۆر ناخۆشە گەر زەلیل بووی من خێزانم نەماوە تقریبەن دەوروبەری 21 ساڵ شتێکی وا خێزانم نەماوە ئەو کاتی خوا لێ خۆشبیان مامۆستا قالەمەڕا مامۆستا خاڵە سوورە هەروەها مامۆستا خالیشین وانەما بوو مامۆستا خالە غەریب زۆر بەیەکەوە چوونە فێستیواڵان کەمتر فێستیواڵ و جەشوارە هەموو بێت کوردەواری بێ و نەچووبین چ لە باشووری کوردستان و چ لە ناوخۆی ئێران زۆربەی شوێنەکان بەیەکەوە لە خزمەتی ڕابووم و چوین و زۆر بیرەوەری و زۆر ئەزمموی خۆشم هەیە لەگەڵی مام خدری هیوای تەمەندرێژی بۆ دەخوازم و هیوادارم هەمیشە سایە لە سەرمان هەرمان بێت ئاغا کتیان دەبێت ڕەحیەتی بکەدایم ببێ من لەسەر ملکی خۆم ڕەحیەتیش ناکەم ببێنە تۆ هەر دانیشە هیچ بکارن بە تۆ نیە بەڵات و برازاتەن بێگارین بوو بکەن تینە جاگە بێگاری بۆم بکەن هەر بەم نی دەکەنە من نایکەم لەوەی ڕات لیان ڕقیان لێداگر بوون و شەوێکی بتوانە دەچین دەیگرین ئەویش ئەوەی کە دەگەڵیان بووە دەڵێ بابەوە تفەنگی پێ هیوەی بڵێ وەڵا بەدەستی لێگرم لەقەوامی ئەوەی دانیە بڵێ وەڵا لێگرم ئاشکراوی بە 100 نەفەریشی چەنە بەرنان بەڵام دەچین لە دەورەی خان و دادەنیشین بەری شەو ڕۆژان قاعیدەی خۆەتی دێتە دەرە بۆ دەستنوێژە گەهات هاتە دەرێ ئیدی کەس دەستی دانگی نادەین وەکرا دەستنوێژی دەکەینە و دەیکوژین ئامۆزاشم لەو تەقەی هاتبووە دەرێدا خوات چییە لە زارکی وژمەویشیان کوژ بوو ئیدی ماڵیان بار کرد و ڕۆیشتن بۆ عێراقی ئەمن تقریبەن عمرم 7 ساڵ بوو ئەمە تقریبەن 3-4 ماڵ بووین هەرێکە بەلایەکیدا ڕۆیشتین ماوەڵۆ هەیە لە پشۆبەتەوە نازانم بەڵەت دنیااننا ئامۆزایەکەم چوو بۆ ئەمیش ئەگە هاتمە ئەوی دیوەی پیاوێکی لێ بوو خەڵکی وانێکێ بوو کتێ بۆ کوێرەسی وەڵای کوتم دەڕۆم بۆی دەم چۆمە خەڵمەخەون لەوێن و دەچم بۆ یەکتیجات بۆ چ دەسوورەیەوە وەڵا دەبێ بەیەکەنە من پیاوەگە سوورایەوە بە سوورانەوێ کارت نەبێ سووک دەبێ وەرە لەکن من بە جااو دەمێگە هەرنانت ببوویایە خۆ پارە و مارەی نەدەویستێ پیاوت بکرێ دەگەر تا ئاوارێ کۆڵی بۆ بێنابایم نانت دابایە و تۆ بوو وڵا کتی دەتومەنیشت دەدەمێ کە لە ماڵێ بی چاک شتێک لێ دەنی و مانگایەکی شنەیە ئەگەر منداڵ ڕۆیشتن بۆکن وڵا خان ئەتوو دەگەڵەوان هەڕوو مانگایکی لەوە ڕێنە و وەرەوە هیچ کاری دیکە نییە ساڵێکی لەکەنەوی بووم بە دەتومەنی وڵی دێگە ساڵ تەوا بووکتم ئەو دەتومەنەم دەبێ بدەیەکتی بۆچی کتم وەڵا من لێرە نابم دەڕۆم تی نابێ بڕۆی وەڵی دی کتم بەر نابم وەڵا ماڵە پورێکم لە ئاسۆسی بوو بۆ وەرێگەناوە ئەوە ئێراقایەوێ وەڵا چوون بۆێ ئەوێ ساڵە لێ بووم تا کەوتینە بەهاری پیان بێنن 5 نەفەر 5 جەلابیانێنان پیان هەڕۆن لەسەر بەحرێ بیگرن و تیکەتی کەیکەن و بە چۆمیدا بە شەتیدا ئەوە وەفاش لەوێ لەسەر ئەو بەحرەیە دەڵێ وەختێکی ئەگە هەینان لەسەردا تەماشای کرد وەفا
5 نەفەر بوو ئافرەتێکیان پێ دەڵێ گەر تەماشای کرد چوە سەریان ئەوە تەماشاەکە مێرە ئەنجاگە چاوی پێکەوە کتی ئەوە سەدەکەم تی بەڵێ ئەمە ئەوەن هێناوە ئێستا بە هەویین بیکوژین جا کتی بابەکە بۆچی دەکوژن بۆ ئەمن عازل دەکەم ئەلێرەکانم بە منی نافرۆشنەوەکتی بەڵێ مە ئازین بە تۆ بفرۆشنەوەکتی چۆن لێ دەکڕێوەکتی وەڵڵی ئەمە سەروەتی دنیام 39 گەوەرم هەیە ئەگەر دەمدەنێ بە 39 گەوەرەکەی ئەوە ئازم لێ بکڕم ئەگەر ناشم دەنێ ئیختیارم لێ ئەوانی شتیان وەڵی ئەگەر 50 گەوەر بۆ ئەمە 5 نەفەرین یەکی دەگەوەرن دێن توی وەڵی ئاخر ئەمن هەرەوەندەم هەیە جا دەڵێ گوتی با بە قەیدێ ناکە نایکوژین هەڕۆ بێنە 39 گەوەرەکەی بێنە دەڵێ هێنان سواری گەمیان کرد و گەیشتە نێو قەدێ بەحرێ و لە نێو قەدێ بەحرێ ئەگەر ئەو ماسیان نەهەنگێک دەڵێ عەرز دەکەم باڵێکی لە گەمیەدا لە گەمیە وەرگەڕا یەکیان بەر چۆبەری هیندیان مێر چۆبەری هیندیان وەفا چۆبەری زەنگیان دیەکی لێنێ قوڵە سوێر بە نانام حەوت هەشت ماڵ بوون کتیانەوە بۆ کوێرێکی وڵاتم دەڕۆم بۆی دەمچۆمێ کتیان لەبێ بێ بە شوانی مە ئەو ساڵ دوودانە ساڵان لێ بوو مەویش پیاوێک لەکەن ئەو ئاغایانە بوو هاتنەوە ئاغایەکە تی مام خدر ئەمن دۆستی بابی تۆ مێساش ئامۆزایە کە تا تۆتەوە ئەوە لەسەر ملکی خۆی خانووی دەکا ئێساش بە قسێ من بکەی دەوێ بێ و با ملکەکەت نەفەوتێ ئاگە چوومەوە لەوێ شەوێ لە خانوەکەی مە یەک هۆدەن مابوو هۆدێکن مابوو هۆدەکە تقریبان بەقەت ئەوەندەی دەبوو لەنا ئەوەی دیدیان هەموو تێکدا بوون خانوەکە وەڵا من شەوێ لێ بوو بە تاقیتێ لێ بەڵا ماڵە خەزمێکن لەوێ بوو جارجار ناریان بۆ دەکردم و عەرز دەکەم تا بەهارەیدی وەڵا هەر لێفە و بەڕۆکێکم هەبوون لە کۆڵی منانم هاتم بۆ بێت تووشێ و لەوێش خەڵکی بێت تووشی هەموو ڕەنادات بۆ سەردەشتی ئاداتن هەر دەکەم شتیان دێنا شتیان دەبردەوە بەهاری وەختی ڕاوەکەوێ ئامۆزایەکەم هەردووکیان بە وادەی 26 ڕۆژان هەردووکیان مردن یەکیان ژنی نابوو یەکیان ژنی نییە نابوو وەڵای لێ بووم لە کنیان و دوو جستانان لە کنوان بوو ئارباسی دوو جوان ئاغانی دە لە دنیا عەجەب و ئاشقی دە لە قیامەتێ ئەگە لە دنیا لێ پێک دەدەبڕانەوە دەچوونەوە لە بۆ دیدار ئاخرەتێ جاژنێکی لێ بوو خات و زین خۆشیە میرزەندینی میراو دەلانە و گەلەگەلێک لە کاکەمیم نەمالا ساکسە و گەلەگەلە چێزەنە دەجوانە بامە ئاغامی لەمەمی لەسەر باوانێ لەو چرکیناندیان بکەینەوە هەر بەرجوت و نەوەکی دومینەتی بە ئاو ملانی هەر دەکەم حمرم 14 ساڵ بوو خەزوورم لەکەن خەرچینە گوێی کردمەوە کتیبا بە لێوە ژنەکە زل بووە تورزل بووی ئەگە دەی گوێزیەوە بیگوێزەوە گە ناشی گوێزیەوە 200 تومەنی دەدەمێ و تەلاقی لێ وەڵاکتم کاکە من ژنێ تەلاق نادەم وڵای لێگاتمەوە پیاوێکە بوو لێرەکانە ئەو دێ ئەمن لێشوان بووم چۆغا حوسێنیان پێرەوە حوسێنی چۆغا مەحموودی پیاوێکی زۆر عەجیب بوو کوتم ئەوان پێگوتووم دی بە شەرتێ پیاوان چونکەوان پێگوتووی ئەگەر خەزم نەبوونا دەچووم هەموو تاڵان دەکردم بەڵا قەیدێ ناکاکتی دەستێکی ژلان بۆ پەیدا بکە و ئەمیش بەوان ماڵان دەڵێم ڕۆژێکی یەکەی مەنجەڵە دۆکڵوێکی لێنێن و دەچین بۆت دێنین خەبەرێک دەدێنێ داخواردەندێنیان ناگرێت خەبەرن نارتیان بە هەموو ساعتەی دەسازین دەودەنێ لەو وەختیشدا کوڕێکی لای ئەو چۆغا حوسێنێ بەڕەحمەت بێنەماوە ئەویش دەچوو بۆ سابڵاغێ دووە قەمازوو کردبوون ترێ ڕەش لێ نەدەکراوە بە ئێشوو بەڵام بۆڵووی تێکەوت بوو تیکارەکە چێکتم وڵا دەبێ 50 تومەنیم دێ یان 50 6 تومەنی ژنیە دێنم بخوا لە یاد نەماوم نازانم یا 6 تومەنی یا 50 تومەن ئاخر پوڵ نەبوو هیوا هەبوو 200 سەری مەڕ هەبوو بت پێچابایە عەرز دەکەم 50 تومەنی پێ پەیدا نەبوو عەرز دەکەم وڵا وەی برای چۆغا حوسێنی لە هات بۆ سابڵاغێ وەڵاگە هاتەوە زلی بۆ زلەبووکی بۆ هێنابووین و ئیدی عەرز دەکەم شەوێکی 6 نەفەر لە قوڵە سوێر وێچوون وڵامیان بوونا ئەوجان بووم بە ماڵ 24 ساڵان لەسەر یەک چوون بۆ کەتیرێ هەر ساڵە دەچوومە کوێستانێکی لەگەڵ خەڵکی
پاییزان ئەگە وەختی ئەوەی داهات لێ بکرێتەوە بۆ وڵاتی مەکوریانن بار دەکرد دەڕۆیشتین جاری وا بوو 20 نەفەر بووین 15 نەفەر بوون پێکەوە دەڕۆیشتین دەچوین ترێن لێ دەفرۆش و داهاتینەوە دەچوینە ئەمن جارێکی بە پشت بۆکانێدا ڕۆیشتم جاوە دێی زۆر لێر قەتی پێدا نەچوو بووم 2 ئێسترم پێ بوون یەک شەوەیە و دەرزی وەریەوتی کانتەپەیە و هاوشارە و نازانم کوێ نازانم نوێیان دەزانێت تویاننا عەرزت دەکەم وڵات چوومە دیەکی بەردەزەریان پێدەگوت 300 ماڵ بوو قەتیشم ئاشی مەکینە نەدی بۆ گەچوم ئاشی ئاوری لێبوون 3 دانە وەڵڵی دی لەگەر لێ خەڵکی چای پێکەتم تی کاکە بارەکانت بخە بارم خستن ئەمیش بلبێرم پێ بوو ئامە لێرە های بگەچی قوڵەکەی دیار بێکی لەبەرەوەکتیەوە چێکتمەوە بلبێرە پێمە تیداد بۆ لێرە وەڵا بۆم لێدا خەکەم لێ کۆبەوە کتوبا بە ترێی دەفرۆشم وانێکم ناوێت وەڵا جا ئەوێ شەوێ لێ بوو چووە ماڵێکی و زۆر خزمەتیان کردم و سەبعینێتی یەکەم گۆڕیەوە و هاتمەوە لەژەڵە هاتینەوە جێگایەکی لێ بوو ئاخۆتمانیان پێدەگوت ئەگە دەگەیشتینەوە وێ هەرچی دەهاتەوە دەبوو لێ بێ هەتا کاروانەکە هەموو دەهاتەوە جا بەسەرێکەوە دەهاتین کە چوومەوە بۆ ئالانی تەقریبەن 3 جستان و 4 هاوینان لێ بووین لەبەر شەڕی ئێران و عێراقان ئیدێگە تارەکە ها دەگەن لە سەردەشتەیدا کوڕێکم هەیە هەر عین دەکن سەرچاوێ سەردەشتێ ببوو 3 دانە توێی هاویشتن چەند جارێ نوشن تەشەبوسن پێکردن نۆرێکیان بردین بۆ ڕزایەک بەڵا 3 توێی هاویشتنەوە کوڕێ هەشکنیاڵ گیرا 4 دەورەی خانوویمە بە تۆپان نەگیرا بەبەری ئەو بەرەوە پازگایەکی لێ بوو ئەگە تۆپەکان داویشتن بەسەری کردا لە دەورە و بەری بەردەرچێمەی دەدا منداڵەکەشن فێری نەزم و بەزمەی نەبوون خزمێکن لە باغی بوو ئێستا بۆتە زاوان وەڵایدی بە تراکتۆری هاسی پاڵەکەی بۆ هێنانی 2 ساڵان هاتینە باغی وەڵی خێزانی وتی دەبێ بکڕی دەنا ئەمن بە ڕەحمەت بێ وتمە من هەرێگە ببم بە حاجی ناچمە سەردەشتێ من ملادێم پێ خۆشترە وەڵایدی قەزیەوا بوو زۆریشم خەڵک کاتەکن یەکتیان پێن بەفرۆشەوتم وەڵی محتاجین پێ نییە بە هەر لەوێ بێ دواژەگە شەڕەکە کوژایەوە عەرزت دەکەم هەڵستاین هاتین هێرەکانە ئەو خانوو لە دوورکسەوە بە داران جاوەر ژێگە بەخشدار و وانێک شاردار و هاتم کاکەمە هەموو کەس خانووی هەیە ئاسنیە منداڵی نەمە دەڵێن بەما خانوون هەیە بەڵایمە بەدارانە ئی پیسە نازانم چێ و چێ و وتم ناکە سفەرماندار بڵێ دابا خانوویەکی بۆ دووسکەین بیلامانان 2 مۆرم ئەلێرەکانە ترازاون جا زۆر چوون بۆ کندکتۆران تازەوە دەیتۆ بۆ ئەوەی نابێ بۆ حەمەلی خۆڕان ناگری داوا پشتم کورد بووە تااقەتم نییە بوو ئێستا شیوە کارم پێ ناکری هیچ ئەلانەوە پێڕکە نوێن لەوەیە ئەگە بم کوژی سەرینێم پێوە ناگیرێ بەرم وەسەرینێ ئێستاشەوە ئیوا لێرە کەوتووە لێرەکانم هەتا دەگا بە ئێستا شوقی جوانەکە دایە لە عەژنۆم تاقەتم نەماوە و هێزی پام لێ بڕۆم حالم دەزانی هەر خۆم ڕێنجنەوە سێچارەم نەماوە لەبەر تۆ بڕاوە